بڕیارە پاشکەمێکی دیکە حەڤە کەس لە بەندکراوانی لالەزار ئازاد بکرێن لە ئێستادا کەسوکاری ئەو حەڤە کەسە لە دەستگای ئاسایشی هەرێمن تاوەکو ڕێکارەکان تەواو ببێ بۆ ئازادکردنی ئەو حەڤدە کەسە کە لە نێویاندا کەسێک بە ناوی سەباح و یەکێکی دیکە بە ناوی بەکرەوە کە پاسەوانی تایبەت و شۆفێری تایبەتی لە هەوری شێرجەنجین کە ئازاد دەکرێن، یەکێکی لەوانە بە ناوی عومەرەوە کە شۆفێری تایبەتی پۆڵاتی شێرجەنجی ئەویش ئازاد دەکرێت لەگەڵ 14 کەسی دیکە. ئەمە لە کاتێکدایە کە ئەمانە لە لێکۆڵینەوەکاندا دەرکەوتووە کە چەکەکانیان تەقەی نەکردووە، بۆیە ئەمان لە لێکۆڵینەوەکاندا وەکو بەریء دەرکەوتون، بۆیە لەلایەن دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانەوە بە بڕیاری دادگا ئازاد دەکرێن. ئێمە زۆر ویسمان لێ دوای فەرمی لەسەر بابەتەوە گرین، بەڵام هیچ لایەنێک ئامادە نەبوو لەسەرم بابەتە قسە بکە، بەڵام بەپێی سەرچاوەکانی کە قسەیان بۆ 1964 کردووە لە ئێستادا کەسوکاری ئەو حەڤدە بەندکراوە لە دەستگای ئاسایشی هەرێمن تاوەکو ڕێکارەکان تەواو بکرێت و ئەم حەڤدە کەسە پاشکەمێکی دیکە ئازاد دەکرێن و دەگەڕێن سەر ژیانی تایبەتی خۆیان. بەڵام ئەوەی کە هەبووە ئەمانە کەسانێکن لە چایچی تێیدا بووە، لە چێژێنەر تێیدا بووە، لە پاسەوانی تایبەت و لە شۆفێری تایبەتی ئۆتۆمبیلەکانی داوری شێرجەنجی و پۆڵاتی شێرجەنجی تێیدا بووە، بۆ ئەم کەسانە کە وەک باس دەکرێت و لێکۆڵینەوەکانیشان دەرکەوتووە کە چەکەکانیان تاقەی نەکردووە.